خۆشەویستان لە تەوری جۆمداوەکو پێشتر ئاماژمان پێکێ باس لەوە دەکەین کە هۆکارەکانی متمانە بە خۆنەبوون چییە؟ بۆم تەوەرێژ زۆر بەڕێز خات و ئاوارە حاجی ڕاهێنەری خودناسیمان میوانداری کردووە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێر بێ خاتونگیان. بەخێر بەناخۆ. زۆر سپاس. خات و ئاوارە من ئەمەوێت بزانم ئایا خودناسی و متمانە بەخۆبوون چۆن پێناسە دەکرێت؟ بەڵێ متمانە بەخۆبوون بە شێوەیەکی گشتی و زمانێکی سادە بریتە لە زانینی ئەو توانە و لێهاتوویانەی کە خود هەیەی بەرامبەر بە کەسایەتی خۆی و ئیسفادە لێکردنی بۆ کردار و گفتارەکانی ڕۆژانی خۆی کە بەکاری بێنێ بۆ ئیدارەکردنی ژیانی خۆی بە شێوازێکی عام. ڕەبتێکی زۆر بەقوت هەیە لە نێوان خودناسی و متمانە بەخۆبوونە. کاتێک کەسێک خۆی ئەناسێ توانە و لێهاتوویەکانی ئەناسێ شارەزاییەکانی ئەناسێ ئەزانێ لە چیا بەهێزە و لە چیا لاوازە چۆن بتوانێت ئاڕاستی ژیانی خۆی بکات لەو خاڵی کە بەهێزە دەست پێ بکات و ئاماژدا بنێ وردە ئەو لایەنانەشی کە باڵین لاوازەتی ئەیدا بخاتە خزمەتی ئامانجەکەی وردە کاری بۆ بکاو بەهێزی بکات. مژواکات کە زیاتر هەوڵبا وردە متمانە بەخۆبوونی زیاد ببێ. کاتە تا کەسێک خۆی نەناسێت خودی خۆی نەناسێت ناتوانێت متمانە بەخۆی بکات بە شێوازێکی گشتی. بەڵێ لەبەر ئەوەی متمانە بەخۆبوون لە فترەتە مناڵ کاتێک لەدایک ئەبێ بە ڕێژەیەکی کەم توێژینەوەکان ئەڵێن لە سایە 3 بۆ لە سایە 4 مناڵ کە لەدایکە بێ متمانە بەخۆبوونی هەیە. بەس دوای ئەوە هەتا تەمەنی 6 ساڵی خێزان و ژینگە کاریگەریەکی ڕاستە و خۆی هەیە لەسەر متمانە بەخۆبوون کە یارمەتیدەری ئەوەی ئەبن کە متمانی بەخۆی بێت. لە دوای ئەوە وردە قۆناغە کە بازنەکە گەورا بێ بۆ فێربوون و خوێندن و ئەزمونانەی ئەیکا لە ژیانە و تقریبا لە 18 بۆ 20 ئەکەوێتەوە ئەنجا ناسینی خۆی بە قۆڵی و ئیسفادە لێکردنی ئەو ئەزمونەی کە بڕێوێتی. باش ئەگەر کەسێک لە ئەنجامی خودناسیەکی خۆی تووشی ئەو بکە متمانەی بەخۆی نەبێت کە تەوەری بەرنامەکەی ئەمە لەسەرە ئەمە زەرەری بۆ ئەم کەسێک چێ لە ژیانی ڕۆژانەیە 1-2 ئایا ئەتوانرێت کەسێک کە متمانەی بەخۆی نەبێ بگۆڕدرێ بۆ کەسێک کە متمانەی بەخۆی هەبێت؟ لە وەڵامی ئاخیرەوە دەست پێکەم بۆی زۆر گەشتبینانە بین بەڵێ بەڵام بیدایەت ئەبێ بزانین ئەم کەسە بۆ متمانەی بەخۆی نییە. باش چونکە هۆکارێکی زۆر هەن. ئێمە ڕۆژانە لەگەڵەوەی کە خاتونی بەڕێز منی ناسان کە ڕاهێنەری خودناسی بم ڕاوێژکاری پەروەردەیشم کەیسی تایبەت وەرەگرین بە ئۆنلاین و بە ئۆفلاین. بەڕاستی زۆرترین کێشە کە یەت ئەڵێ خەمۆکم یەت ئەڵێ لە ئیشەکەم سەرکەوتونیم یەت ئەڵێ لەگەڵ زەواجەکەم جیا ئەبمەوە توانە ئیدارەکردنی ژیانم نییە بنەڕەتیەکەی ئەگەڕێتەوە بۆی ئەم کەسە متمانەی بەخۆی نییە لە ئیش سەرکەوتوو نییە لە زەواج سەرکەوتوو نییە کەسێکی ڕاڕایە خەمۆکە تااقەتی هیچ شتێکی نییە چێژ لە هیچ شتێ وەرناگرێ کە ئەگەڕێیتەوە بۆ بناغەکەی بیدایەت متمانە بەخۆبوون نەبوونەکەشی چییە؟ خێزان. یعنی حەزەکەم لەسەر ئەم خاڵە کاتم بەنێ ئیزافێکی زۆر گرنگ بکەم چکە بەڕاستی حەزەکەم ئەم پەیامەم بەدڵ بگا. یەکەمین شت کەوا ئەکات مناڵ متمانە بەخۆنەبوونی هەبێ لە مناڵیەوە کە لە گەورەیە سەر هەڵەیەت پەروەردەکە چۆن بە دوو شێواز لە خێزانی ئێمە هەیە یا زۆر هەموو شتێکی بەدەم و ئەدرێ و هەموو شتێکی بۆ حازرەکرێ لە بری ئەو بڕیاری بۆ ئەدرێ خوێندنی بۆ هەڵەبژێرێ جلی بۆ هەڵەبژێرێ با نەکەوێ با سەرمای نەبێ با نەگری لە کۆڵان دایکەکە باوکەکە بە دیارەوێتی لە بە حەزی ئەو ئەچنە ماڵان بە حەزی ئەو ئەچنە بازار هەموو شتێک ئەمە مناڵێکی حازر بەدەستی بێدەستەوسانە کە گەورە ئەبێ هەستەکە ئیلا بە کەسێک دیفاعی لێ بکە ئەم مناڵە چۆن متمانە بەخۆبوونی زیاد بکە. کەسێکی ترمان هەیە بە عەکسەوە کە ڕێژەی نازانم یعنی ئەحسایی خێزانم نەکرو بەس ئەوەی یەتە لای من لە سایە هەفتای بەداخەوە حتا پێنجی ئەوەیە خێزانەکان تەنیا بیر لەوە ئەکەنەوە خواردن دابین بکەن سەرمای نەبێ گەرمای نەبێ تێر بێ زیرەک بێ ئیتر ئەوەی کە پێی نادرێ ڕێزە خۆشەویستیە گفتوگۆکردنە گوێ لێگرتنە. زۆربەی ئەم کەیسانی کە من باسیەکەم لە خێزانی ئەوانەی کە حسابیان بۆ ناکرێ بەس بەخێو ئەکرێن تووشی یەک دنیا حاڵەتە بنەوە مامۆستا دەستدرێژیان ئەکرێتە سەر دەستدرێژی بەس دەستدرێژی سێکسی نییە دەستدرێژی جنێوە قسەیە سوکاتیە لە خوێندنگە بێ لەگەڵ ڕێزمانە لە کۆڵان بێ لە ناو خێزانەکەی خۆیان بێ بەراوردێکی زۆر ئەکرێ خوشکەکە دووە براکە دووە کشەکەی خاڵت دووە دراوسێکە دووە
استسپاس بخوا يعني ڕەوزە و دایانگە و ئەمانە هەیە کە دایک ئیشی هەبێ ئەیباتە ئەوێ هێشتاش لە ئێستا خێزانانێک هەن مناڵەکانیان لە ماڵە باپیرە لە ماڵە نەنک من ڕێزمێ خۆشم ڕۆژە لە ڕۆژان ئیشم هەبوو بێ لێ بەجێم هێشتووە بەس ئەم پەیامەم ئەبێ بگات بەوەی کە ئەو مناڵەت تۆ ڕاستە لای باپیرە لای نەنک لای پورگە یعنی بەس نازانی ژینگەکەی دەوری چۆنە ئێستا ئەیگێڕێتەوە کە کوڕی خاڵ کوڕی ما یعنی کەیسی فەزیح کە دەستدرێژی کردوتە سەر کە بەکارێناوە ئەم کەسە ڕقی لە خۆیەتی ڕقی لە جەستەیەتی بەردەوام ئەترسێ بەردەوام خەمی هەیە لە خوێندن سەرکەوتو نابێ دوو شتەکات ئەم کەسەکە وای لێت یەکەم یا زۆر پێیەکەنێ بۆی ئەم خەمی بشارێتەوە زۆر تێکەڵە بێ بەردەوام ئیستیغلال ئەکرێ بەس بۆی ئەم کەلێنە لە واز لێبێنێ یان ئەوە تا بێ بە کەسێکی گۆشەگیر ئەڵێن وڵا کچەکەمان کوڕەکەمان مؤدەبە بێدەنگە زۆر بێکێشەیە بەس نازانن لە ناخاچی هەڵگرتووە و ئەمە درێژە ئەکێشێ هەتا ئەو کاتەی ئاگایەکی بۆی یەکە بە دوای خۆیان بگەڕێ کە چۆن چارەسەری ئەمانە بکە کە چۆن با بڵێن ئەو برینانە تێپەڕێنێ و بتوانن بێ بە کەسێک متمانەی بەخۆی بێ چکە ڕەگی ئەم کێشانە متمانە بەخۆبوونە سێکت کرد بە هەڵە نەگاتە لەبینەر یعنی ئەوی کە باسی ماڵی باپیر و نەن کرد مەرج نییە یعنی دانێت چەند حاڵەتێکیان زۆر کەم بن ینی ئەکرێ هەبێ و ڕوویداوە بەڵام زۆرینەکەی ئەوەیە کە بەڕاستی ئەوەندەی نەنک و باپیریش دڵسۆزن لە دایک و باوکەکە دڵسۆزدرن بەڵام یعنی گرنگ ئەوەیە بزانرێت چۆنە ئەگەر زانیت ژینگەکەی ئێوە لە بار نییە دووری بخەیتەوە ئەژینە بڵێ یعنی من ئەمەژەم بۆ کرد من خۆشم مناڵ بەجێ بێڵم لای ئەوان زۆربەی کات بەجێ مێشتەوە بەس مناڵ بەردەوام لای نەنگ نییە ئەچێتە کۆڵان ئەچێتە دەرەوە ئەچێ بۆ ماڵی مامی بەڕەحمتریشە ئەو لەگەڵی لەوانەیە کۆمەڵەش دێت لەو بەڕەحمیەوە دەرچێت بووە طبعاً بەس ئێستا شتەکە وعیەکە زۆرتر بووە کە بەجێ ئێڵڕێ حەزەری ئەوە بکرێ ئەیهێنیتەوە کچم چیت کرد چی خۆش بوو شتێک کە بزانی جێی گومانە جێی ئەوەیە بە دوواداچوونی بۆ بکەی گوێ لە مناڵەکەت بگری زۆربەی کەیسەکان مامۆسا کێت ئەڵێ من بەدایکم وتووە فڵانشتم لاتوەڵێ وست با قسە نەکەی حیامانە چێ ڕۆژێکی تر ناتبم بۆ ماڵی فڵانە کەس یعنی ئەوەی پێوتراوە ئەیتر ئەو مناڵە درێژەی بۆ بارودۆخەیەوە بەخاتو ئەوارە جگەر لە خێزان وهەروەها ئەو کەسێک هەڵ بە خود ناسێت چ شتێک کارگەری لەسەرەوەی کە کەسێک متمانی بەخۆی نەبێت ئەو هۆکارانە چینکەواکەن کەس متمانی بەخۆی کاتێ ئەمە درێژە ئەکێشێت ئەگاتە قۆناغی قوتابخانە وردە ئەمەی هەر لەگەڵایە بەڵام لە قوتابخانەش نفسی شت ئەم شتە درێژە ئەکێشێ بە تایبەتی ژینگەی قوتابخانەکانی حکومی یا حەد با بڵێن ئەهلی کە ئەم مناڵە خۆی بەم برینەوەیە هەر شتێک کە ڕوو ئەیخاتە سەر خۆی ینی کەم کوڕیەک بێ ئەڵێ منم یەکسەر سێرەکەی زۆر داوای لێبوردنەکە یاخود تەجروبەی شتی تازە ناکە ئەکشێتەوە لە تاقیکردنەوەی شتی تازە ئەکشێتەوە لە عیلاقەی تازە ئەم شتە درێژە ئەکێشێ هەتاوەکو مەرحەلەیە کە ئەڕواتە شوێنی کار بەترسەوە دەست پێشخەریەکە بەترسەوە کارەکە بەترسەوە پێشنیارەکە هەتا ئەو کاتی کە بێوێ بارودۆخەکە چارەسەرکە و کاریگەری هەیە لەسەر لایانی دەرونی لەسەر لایانی پیشەی لەسەر لایانی ڕۆحی لەسەر عیلاقاتی کە بمانێ و نەمانێ ئەمڕۆ ڕۆژگارێکە بە شێوازێکی بەرفراوان پەیوەندیەکان بەربڵاون زۆرینی ئەو حاڵەتانی کە متمانە بەخۆبوو نەبوونیان هەیە ئەوانن کە تێکشکاون لە پەیوەندیە پەیوەندی بدایەت لەگەڵ خۆیان و لەگەڵ خێزان و لەگەڵ چواردەورەکان ئیتر خوێندنە با بڵێن کارە یاخود با بڵێن زەواجە یعنی کاریگەریەکی بەرفراوانی هەیە زۆر باشە چۆن بە پێچەوانی متمانە بەخۆ نەبوونەوە چۆن وا خۆمان دەرخەین کە ئێمە کەسێکی متمانەمان بە خۆمانێ من وەک دانا بۆ تۆ خۆم دەرخەم کە من متمانەم بە خۆمەیە ئەو بەڵێ لە شکڵیات یەکەمین شت بەڵێ یەکەمین شت زمانی جەستە زۆر مهمە کاتێک کە من یەمە ژوورەوە یان بەڕێزت دیتە ژوورەوە ئیتر لە میوانی بێ لە سەردانی بێ لە زانکۆ بێ کەس نازانێ باگراوندی مامۆسادانا لە دواوە چییە نازانێ لە مناڵی چی لێ هاتووە بەس بەشێکی زۆری ئەوانەی کە متمانە بەخۆ نەبوونیان هەیە يعني هەمیشاڵێ وا ئەحسازەکەم ئەچمە هەر شوێنێ هەموو کەس ڕابردووی نەزانێ وا ئەحسازەکەم ئەچمە هەر شوێنێ هەموو کەس باگراوندی نەزانێ من پێڵم بەو شێوەیە نییە یەک تەکنیکەیە ئەچیتە هەر شوێنێک بە زمانی جەستت شانەکانت باڕێک بێ سرت بەرز بێ و تەکنیکی چوونە ناودڵی خەڵکو و سەرکەوتن و پێشکەوتن یەکەمیشت زەردەخەنێ چکە کاتێ من هاتمە ژوورەتم سڵاوتان لێوێ بە زەردەخەنەوە سترێسەکەم من بۆ خۆم هێشتەوە هەنگایەکتر هاتمە پێشەوە بەیانیتان باش ئەمانەوە کات کە جارێ و باگراوندە پەیوەندی بە ئێستاوە نییە ڕاست و وردە
پەیوەندی دروستکردن و بە هیچ شێوەیەک لە سەرەتای هیچ پەیوەندیەکە تۆمە چۆرە شەرحی ڕابردووت ینی تاکی ئەمڕۆمان ئەمەنە خەفەکراون ڕاستە سۆشیال میدیا هەموو شتێکی داناوە ماڵمان دیارە ژیانمان دیارە بەس ناتوانین وەک پێویست قسە بکەین بەڵام ئەمە ژواکە هەر دەرفەتێکمان بۆ ڕێ بکەوێ کەسێک گوێمان لێ بگرێ کەسێک سەردەخەنەمان بۆ بکە کەسێک میهرەبان بێ لەگەڵمان چی ڕووی یاوە بۆی باسەکەی کلیک لە ڕابردووی خۆمانەکەین ئەلف تا یای باسەکەین یعنی ئەوە زۆر مشکیلەیە ئەو کەیسانی کێن ڕێک ئەها ئەڵێ ڕێوی بە هەژەوە ناچوو بەکوونە و ناچوو هەژێکی بەخۆی بەست خۆی ڕێگی کێشەکە متمانە بخۆبوونە بەس یەک دنیا هەژی لە خۆی بەستووە پەیوەندیەکانی ئیستیقلالیەکان بەکارێنن بە ڕابردووی ئەیترسێنن هاڕەشەی لێ ئەەکەن کە ئەوە زۆر مشکیلەیە لە شکڵیاتە هەمیشە ماینسێتی تۆ عقلیەتی تۆ وابێت کەس ئەو ڕابردوو نازانێ من چیم چەشتووە ئێوە نازانن لە ڕابردووە چیم چەشتووە نازانن چۆن بدایەت و مناڵی ڕۆشتووە و ئێستا هیچ باگراوندێکی لەسەر نییە بۆ ئەم دەقەیە بەڵام بۆ عیلاقاتی گرنگ کاریگەر کارە زەواجە وردە ئەبێ کار لەسەر چارەسەرەکانیش بکەین لە ناخەوە ینی لە ناخیشەوە ئێمە هەوڵبین کە متمانە بەخۆبوونمان ئەخرینە سەرەوەی چارەسەریەکان زۆر باشە متمانە بەخۆ نەبوون چ کاریگەرێکی لەسەر داهاتووی کەسێک یاخود لەسەر ئامانج و سەرکەوتنەکانی کەسێکەیە بێگومان زۆر ئەو کەسانی متمانە بەخۆنەبوونیان هەیە هەرگیز ناتوانن ئامانجدا بنێن یعنی کە پێڵی ئامانج چێ لە ژیان ئەڵێ بۆ جارێ من ئێستا چیم کردووە چیم هەیە ئەڵێ چ شتێکی خۆشی لێ ببینی ئەڵێ من خۆشی بەس لە تەنیایە بین ئەگەر کەسایەتی داخراو بێ ئەڵێ لە تەنیایی لە بێدەنگی هەتا قسەنەکەم باشە بەسم ئەو کەسانی کراون ئەڵێ لەوەی کە کەسێک گوێم بۆ بگرێ کەسێک چارەسەری کێشەکەم بکە یعنی ئەم کەسانە ئامانجیان نییە لە ژیانە و ناتوانن دەست پێش خەر بن ناتوان شتی تازە تاقی بکەنەوە کە لە ئیشێک سەرکەوتو نابن ڕاستەوە خۆ ئەڕۆن بۆ ئیشێکی تر دیسان سەرکەوتو نابن یعنی ژیانیان شکست لە دوای شکستە و لە ڕووی داهات و داراییەوە هەرگیز ناتوانن مجازەفە بکەن باڵێن شتێک تاقی بکەنەوە کە ماڵەوە نەیان کردووە ئێمە باسی نمونەیەکمان کرد ئەو مناڵانەی کە دایک و باوکیان هەموو شتێکیان بۆکەن یەکسەر کۆپی پێستی دایک و باوکیانن ئەو ئیشاکەن کە دایک و باوکیانێکە ئەو کردار و گفتاراناکەن کە دایک و باوکیانێکە تا ئەو سنوورە ئەڕۆن کە دایک و باوکیان ڕۆیە ئەمە لە سنووری ڕەوشت و ڕەفتاریە لەگەڵیان بەڵام لە سنووری مجازەفەکردن و تاقیکردنەوەی شتی تازە و عیلاقاتی تازە هەرگیز ناتوانن یعنی من نمونەم لایە کە نەیتوانیوە خوێندن لە شارێکی تر تەواو بکە بۆ لەبەرەوەی خێزانەکەی کەسی وایتیانی و نەیانتوانیوە لە شارەکەی خۆیان بڕواتە دەرەوە بۆیە کاریگەری هەیە لەسەر هەموو ڕۆکان حتا لەلایانی ڕۆحی و چێژیشەوە سەرکی کەسێکی ترسنۆکە کەسێکە ناتوانێ چێژ لە عیبادەتەکانیشی وەربگرێ هەستەکە شەرمەزار هەستەکە تاوانبارە ئەگەڕێتەوە بۆ بارودۆخی کە بەڵێن لە پەروەردەیە چەشتوێتی زۆر باشە ئاماژەت بە بابەتی گرنگ کرد ئەویش بابەتی تەنان لە ڕووی شەرعەوە ئەنی خاتون خۆی پەروەردگار کاتێک باسی گوناهەکات باسی تەوبەکە ینی کاتێک تەوبەیەکەکەی تەوبێکی دروست و ئەوەی کە ئیسلام داوای کرد و خۆ پێغەمبەر داوایان کردووە تۆ پاگە بیتەوە خاصن ئەوانەی کە پەیوەندی بە بینی خۆت و خواوە هەیە سفرە بیتەوە وەگەڵێ ئەمە تا چەند گرنگە کەسێک کە متمانەی بەخۆی نییە ئیتر پەروەردەی خێزانی بووە هەر شتێ بۆ هەندێک قۆناغی بەدەست خۆی نییە چۆن وا بکە ئەم کەسە سفر بێتەوە سەرەتا و ئەو ڕێگایانە بگرێتە بەر کە متمانەی بەخۆیە بێت لێرە بە دواوە خاڵە داونێ بڵێ لێرە بە دوایتر من ئەم متمانە بەخۆ نەبوونم ئەو ڕۆیشت دەست پێکەم بۆی متمانم بەخۆمە بێ زۆر پرسیارێکی گرنگ بوو بۆ زۆربەی زۆری و کەیسانی کە متمانە بەخۆ نەبوونیان هەیە ئیتر باگراوندەکەی هەر شتێکە سیرەکەی لە قۆناغی هەرزەکاریە پەنابن بۆ زۆر شت بۆ نمونە قژیان ئەبڕن لە پڕ برۆیان ئەتاشن نینۆکیان ئەخۆن یعنی حرکاتێک ئەکا زۆر شازە ئەگەر کەساتێکی داخراو بێ لە ماڵە خۆی حەبسەکە ناچێتە شوێنان ناچێتە دەرەوە کە تووشی شۆکێگە بێ لە بەرەوەی هەرگیز گوێی بۆ نەگیراوە شتەکانی بۆ دابین کراوە و بە بڵێن گوێی لێ نەگیراوە هەستەکانی ڕۆژە لە ڕۆژان ڕفاقەتێکی خێزان دایک باو لە حاڵەتی ناخۆشی و ناڕەحەتیە پەنا ئەبن بۆ عەزێدانی خۆیان و ئەمە جارێکی تر ئەیان باتەوە دواوە بۆ نموناڵێ من حەبم خوارد چەقۆم لە خۆممە هەوڵی خۆکوژیممە من ئەمانم زۆر غەڵەت بوون خەڵەتم زۆر کردووە نەماڵ و لێم خۆشە من نەخوای گەورە ئەو بۆ سەرنجڕاکێشانی دەوروبەر ئەم شتاکە و بەردەوام سەرزەنشتی خۆیەکە کە خەڵەتە
کە ئینسانێکە غەڵەتە غەڵەت زۆر ئەکا هۆشیاریە دینیە وعیە ئاگاییەکەی کە تۆ تێگەێنی کە هەموو کاتێک ترکای خی گەورە کراوێ بۆ لێبوردن و دەرگای با ئامێزی دایک و باوکیش کراوەیە بۆ دووبارە لە ئامێزکردنەوەی تۆ ئەمە سەرەتایەکی زۆر زۆر گرنگە کە ئەم مناڵە چەکەرەی متمانە بەخۆبوون لە ژیانیان دروست ببێ بەس چما ئایا هەموو خێزانەکان ئەوە ئەکەن ئایا سوۆشیال میدیا ئایا ڕاگەاندنەکان لەگەڵ ڕێزمە بەردەوام ئیش لەسەر ئاگاییە ئەکەن چکە گرنگە ئەمە بگاپەی لە ڕاوێژا پێی ئەگا بەس ئایا هەمووی توانای ئەوەی هەیە ڕاوێژۆر بگرێت توانای ئەوەی هەیە کاتێک تەرخانکە توانای ئەوەی هەیە بگا بە من بە بەڕێز بە کەسانێکی ئیش لەسەر ئەماکەن زەحمەتە بەس زۆر گرنگە لایەنە پەیوەندیدارەکان ئەوانەی ئیشی ڕاگەاندنەکەن هۆشیاری بڵاوکەن و کە ئەم جۆرە پەیامە کورتانە بگات هەمیشە دەرگای خێزان بۆ تۆ ئەڵێ من هەموو جارە پێڵم ئەڵم کە حەبت خوار بردیانی بۆ خەستەخانە ئەڵێ ئۆی تا بەیانی دایکم گریا ئەم هەر کاتە لە هەموو کاتێکە ڕاستە لەم قۆناغە کەم تەرخەم بوون بەس هەموو کاتێوان دایک و باوکی تۆن هەموو کاتێ ئامێزیان بۆ تۆ گراوەیە بۆیە زۆر گرنگە ئەو هۆشیاریە بگا بەو کەسە بەڵێ 100% هاوڕایم زۆر باشە خات و ئاوارە تا چندێک ئەوەی کو دەزانین گەنجانمان لە ئێستا زۆربەی گەنجانی ئێستا تێکەڵاییان کەمە عیلاقاتیان کەمە زیاتر لە ماڵەوە ئەمێنن دایک باوکیان پێیان ئەڵێ وەرن با بچین بۆ ماڵ خزمەکان ئەڵێن نایە ئایا هەموو کەسێک کە گۆشەگیر بێت تەنها بێت مەرجە متمانی بەخۆی نەبێت؟ نا مەرج نییە ئێمە لە ناسینی جۆری کەسایەتیە بە شێوازێکی گشتی دوو جۆر کەسایەتیمانی کەسایەتی کرا و کەسایەتی پارێزکارەکان مەرج نییە شەرمەند بن مەرج نییە داخراو بن بەڵکو پێویستیان بەو ژینگەیە کە بخۆڵقێنرێک حەزیان پێێتی زۆر جار من کەسایەتی داخراو ئەسڵەن شەرمەند نییە پارێزگاری لە تایبەتمەندی خۆی ئەکات بۆیە گونجاوترە دایک و باوک لە ڕێگای جۆری کەسایەتی مناڵەکەیەوە بیناسێنێ زۆر کات کەسەکە شەرمەند نییە ئەسڵەن دایک و باوک خۆی ئەم لەزگەی لێ ئەیە وەڵام مناڵەکەمان زۆر شەرمنە وەڵا حەزی لە بەخراتنی میوان نییە ڕاستەخۆ مناڵەکە سیفەتێک وەرەگرێ کە خۆشی نازانێت چۆنە لە بری ئەوەی بڵێ شەرمناڵە کەسایەتی کچەکەم پارێزکارە تۆزە کاتی ئەوێ هەتاوەکو تێکەڵ ئەبێ و بۆ دایکەکەش ئەمە ڕوون کاتەوە گۆشەگیریەکەت یان شەرمنیەکەت ئەمە سیفەتی تۆ نییە بەڵکو تۆ تایبەتمەندی خۆتت هەیە هەوڵ بە هەستەکانت مەشاعیرەکانت حەزەکانت بۆ من دەرببڕی بۆ ئەوی منیش یارمەتی دەرت بم کوێت پێ خۆشە من پێشنیار بکەم حەزت لەکوێ بەیەکەوە بچین کاتێک دایکەکە خۆی خاتە هاو ئاستی ئەو باوکەکە خۆی خاتە هاو ئاستی حەزم لە ماڵی مامەنی حەزم لە ماڵی خاڵێ وەرە ئەمشۆچی ماڵی خاڵت بەڵام سبێشەوە جێوێکە خوڵقێنی تۆش قاڵبێ شیرینیمان بۆ بکە و ئەچی ماڵی مامیشە بەڵام زۆر جار کە ئەڵێ نایە کورە تۆ شەرمنی بەکەڵکی هیچ نایە بۆی شوێنێکت نابێ ئەمە واکە کەسە متمان بەخۆ نەبوون بەڵێ ئەبێ بە سیفات بووی تۆ هەموو ڕۆژێ بە من بڵێ تۆ لاوازی یعنی ئەنواع ڤیدیۆ هەیە ڤیدیۆی فێرکاری تۆ لاوازی سێرەکەی و کەسە ئیرادیەن کاری لەسەرەکە بۆیە زۆر گرنگە دایک و باوک ئاگاداری ئەو لەزگانە بن کە لە مناڵیە بەڕاستی نابێت لەزگەی نەرێنی لە مناڵەکەت بی لەزگەی زۆ گەورە و مهمیش کوڕەکەم سەرکردەیە کچەکەم شێرە نازام چی هەوڵ بێ هاوسەنگ بێ خۆی چۆنەوە قبوڵی بکەیت باش بابەتێکی گرنگ ئەوش بریتە لە باشترکردنی ڕەفتاری کەسی خۆمان تا چەند ئەم بابەتە پەیوەندی هەیە بە ڕاستەخۆ پەیوەندی هەیە بە متمانەوە یعنی چۆن ئەتوانیت تۆز بم باش بۆ نمونە با من نمونەکە لەسەر خۆم بێنم من کەسێکم کۆمەڵێک ڕەفتاری تایبەت بە خۆمم هەیە ئەم ڕەفتارانە تا چەند گرنگە من هەندێکیان واز لێ بێنم گۆڕانکاریان بەسەرا بێنم لەم ڕەفتارە دوورکەم و بۆ ڕەفتارێکی تر بۆی کە من بتوانم هەنگاوێک بەرەو متمانە بەخۆبوونی زیاتر بڕۆم ئەمە ئەو قۆناغەیە کە بیدایەت بە خۆت ئەڵێ من کێم خودناسی بەڵێ بە من بە خۆم ئەڵێ من کێم ئاوارە کێیە سیفەتە باشەکانم چین سیفەتە خراپەکانم چین لە ڕاستیە ئەم قۆناغی بەجێم هێشتووە چ دەستکەوتێکم هەبووە ئەو غەڵەتانی کردومە چین ئەی لە ئێستا لەم تەمەنی سەروسیە ئەبێ بگەم بەکوێ ئەوەی ئەمەوێ بگەم چی پێویستە بنەمەوێ بڕۆم بۆ ئۆرزی چیم پێویستە چاکەتەکەم جانتاکەم بە تەکسی بڕۆم بە پاس بڕۆم حسابی هەموو ئەماناکە کەواتە ئەو ئامانجەی لە ژیانە تۆ بە خۆتی دائنی ئەتگەێنێ بەکوێ ئەو ئامانجە چیەوێ بۆ ئەم 4-5 شتێوێ من چەندیانم هەیە سیانیانم هەیە لە بیدایەتی خودناسیە کە لە بابەتی متمانە بە خۆنەبوونا دوور نەکەوینە ئەوەیە بۆ ئەوەی تۆ متمانەت بە خۆت بێ ئەو ئامانجەی دای ئەنەی بەو کەرەستانە دروستی بکە کە هەتە چکە کە فۆکس لەسەر لایەنە لاوازەکە بوو من لە عیلاقاتا باش نیم من توانای قسەکردن باش نییە نە ئەی چیم هەیە لە مقابلە کابێ ئەو ڕەفتارە خراپانە گۆڕی بە باشتر بەڵێ بەڵام لە چۆن لە بیدایەتا لە خاڵە بەهێزەکان فۆکس لابە لەسەر خاڵە لاوازەکان ئەسڵەن من بۆ قۆناغێکی زۆر لەگەڵ ئەوەیە
کە خۆم ئەزمونم کردووە پێویست ناکە هەتا قۆناغێکی باشیش دەستکاری خاڵی لاواز بکەیت بۆ ئەوەی باش بڕۆیتە پێشەوە متمانە بخۆبوونێکی زۆر هێزێکی زۆر ئیرادێکی زۆر ڕۆتینێکی تەندروست دروست بکەیت لێرە کە بەهێز بی بگەڕێرەوە جارجار خاڵێکی لاواز بکەیت کاتە هەمیشە ڕەفتار و خاڵە باش و بەهێزەکان بێنمە بەرچای خۆ بەڵێ زۆر زۆر گرنگە لە قۆناغی چارەسەریا باسی ئەەکەی سکاریکردنی کە باست کرد لە چه قۆناغێکدا بکرێت باشە لەو قۆناغی کە بە دوای خۆت ئاگەڕێ من کۆرسم هەیە کورسی بنیادی کەسی ئۆنلاینە بەشداربووم هەیە 16 ساڵە یعنی من جاری وایە کە قسەی لەگەڵەکەم پرسیارەکە لەسەر کۆرسەکە من لێی فێرە بم من گوێی بۆ ئەگرم بەشداربووم هەیە 42 ساڵە کاتە تەمەنێکی دیاریکراو نییە خودناسی تەمەنێکی دیاریکراوە قۆناغێکی دیاریکراوی نییە بڵێم ئەوە نقطەم لەسەرم خاڵەدانە ئەوە من خۆناسیم تاوا بوو هەتا ئەو تەمەنەی تۆ ئەم دنیا بەجێهێڵی بەردەوامی لە ئەبدیتکردنەوەی خۆت ئەبدیتکردنەوەی خۆتیش قۆناغێکە پێوترێ خۆناسی دەستخۆش ئێمە دەقەونی و بۆ 2 دقە کاتمان ماوە لەم تەوەرەیە بابینە سەر چارەسەریەکان ئەوەی زۆر گرنگە بە بڕۆی جەنابەت و کوڕاهێنەرێک لە بوارەکەیە چارەسەریەکان چین بۆی کەسێک کە متمانەی بەخۆی نییە یا هێشتا خۆی نەناسیوە چی بکات بەشکڵێکی عام یەکەمین شت بگەڕێ بە دوای خۆیە خۆی کێیە شارەزایی و لێهاتوویەکانی چی لە چ قۆناغێکی تەمەنیاتی ئەمە زۆر زۆر مهمە دووەم بەو شکڵی کە هەیە ئێستا خۆی قبول بێ چکە بمانێ و نەمانێت سۆشیال میدیا خێزان ئەو پێشکەوتنە زۆری کۆمەلگە بەخۆیەوە بینیوە تەسیرێکی زۆر زۆری هەیە من لوتم وایە ئەمەش بەشێکی گەڕێنەوە بۆ لەزگەکان لوتم وایە دانم وایە من خۆم لە سۆشیال میدیا کە دەرەکەوم هەمی پێمەڵێ ئەو پارەی ڕاهێنانانت بە کیفێکی دان یعنی عقلێتت بۆ دروستەکەن بڕۆ بە دوای دکتۆرێکی دانا بگەڕێ بڕۆ لوتت چاکە بڕۆ پێ خۆتت قبول بێ و سەیری وێنا گەورەی خۆت بکەوە کەسایەتی کە لە ئاوێنە خۆ دەبینی نەک ئەو وێنای دایک و باوک ژینگە کۆمەڵگە بۆی دروستکردوی تۆ ناتوانانی تۆ نازانی تۆ شارەزانی تۆ پەکەوتی دەستی لێ مێ با خراپتر نەبێ ئەم وێنایە واز لێوێنە خودی خۆتت قبول بێ بۆ ئێستا و هەمیشە هەوڵی باشترکردنی خۆت بە بە شێوازێکی زۆر زۆر گرنگ ئەو کەسانی متمانیان بەخۆیان نییە هەوڵبن تێکەڵ بە کۆمەلگا بن لە خۆشی و ناخۆشیە یعنی من لەم فترەیە بیرمە کردەوە بەڕاستی من وەکو خۆم گلەیم لە دایکم ئەکەرم پەیامەش با بڕوە زۆر فێر کلتوری ناخۆشی دەربڕین و هاوسۆزی نەکراین کۆمەڵی قسەی خۆمان پێوە گرتو تەواو کۆمەڵی شتی تر هەیە کە متوانین لە کاتی ناخۆشیە لەگەڵ کەسەکان نبین لە کاتی خۆشیە بۆیە تەجروبەی شتی تازە بکەن علاقاتی تازە تاقی بکەنەوە بەڵام لە سنووری خۆیە هاوڕێتی تازە بکەن شتی تازە تاقی بکەنەوە بگەڕێ لە شارەکەی خۆم لەگەڵ هاوڕەکان لەگەڵ دایکم کوێم نبینیەوە بڕۆم سێ بیبینم بە دوای چێژا بگەڕێن بیدایەتی هەر قۆناغێک تێپەڕێنی چێژە و شتی تازە فێر ببن لەو بازنەیە بێنە دەرەوە کە ئەمان ئەو کەسن کە متمانیان بەخۆیانە ناتوانن شت بکەن هەر ئەوەندەی ئیرادەکە پیا ببێت هەموو شتێک ئاسانە و ئەگەر کەیس و یعنی حاڵەتی زۆر قوڵیان هەیە بە دوای چارەسەرا بگەڕێن چکە سوپاس بخوا نەک من چەندها کەسی کە هەر لەو بوارە ئیشەکەن یارمەتی دەریانە بێت کە قۆناغەکە تێپەڕێنە دەستخۆش بێ بەڕێز ئاوارە حاجی ڕاهێنەری خودناسی سوپاس تۆرەکە زیاتری هەڵەگرت بەس کاتەکە ئەوەنە دەرفەتی پێدەین.